زۆر سپاس کاک جەلالگیان سپاس بۆ هەمووتان کە حازرن و بە پشوویەکی درێژەوە لەگەڵ ئەم سیمینارانە بەردەوامن. تاوان ئێمە باسی ئامرازەکانی پەیوەندیکردنمان کرد، پەیوەندیکردنی مۆراڵیمان کرد. من کە مۆراڵ بەکاردێنم هەست دەکەم لەوانەیە وشەیەکی کوردیە زۆر ئەو معنایە بە زۆر دەقیق بگەیەنێ. هەست دەکەم وشەی خوو ڕەوشت، یعنی ڕەوشت ینی من وەکو مۆراڵ و بە معنای ڕەوشت بەکاردێنم. وەفعلەن هەموو ڕەوشتێکیش بە خوو جێگیر دەبێت، ینی بە خوو تۆ دەتوانی ئەو ڕەوشتە لە کەسێک دەتوانێت لە خۆیان دووسیکە. و ینی بە خوگرتن بە هەڵسوکەوتێکەوە کە تۆ لە بەرامبەر شتێکە لە موقفێکی دیاریکراوە دەیکەیت. تەمان ئێمە بینینمان بۆ نمونە یا هەر شتێکی تر هەڵسوکەوتێک کە دەیکەین، هەڵسوکەوتەکان بینین بن کە بە بینین دەیکەین، یا هەڵسوکەوتەکانی ئەوە بن بە هەر شتێکی وەسی ئامرازێکی تر بیکەین. ئەم هەڵسوکەوتانە ئێمە لەسەری ڕایهێنراوین کە لەو کاتاوە لەو موقفا ئەو هەڵسوکەوتە بکەین. لەبەرەوە خوو ڕەوش وشەیەکی دەقیقە، ینی ڕەوشتێکە کە ئەساسەکەی خووە و ئێمە خوی پێوە دەگرین. ئێستا زمان کە منداڵ فێری دەبێت لە ڕاستیا خوی پێوە دەگرێت، ینی خوو دەگرێت بەوەوە لە کوێ چی بڵێت و چۆن ئەم وشانە چ وشەیەک بێنێت و چ وشەیەک بکاتە ڕستەوە دەری ببرێت. تەبەن ئەوەی کە تۆ بەڕاهێنان دەیکەی وەکو سیستەمێک یا بە مستەڵەح دەڵێن مەلەکە، ینی توانستێک لە ناو کەسەکەدا دەمەزرێ خۆی کارەکە دەکە. یعنی ئێستا بۆ نمونە لێخوڕینی ئۆتۆمبیل تۆ خۆت ڕادێنی لەگەڵی دوایەوە بیری لێ ناکەیتەوە، لێخوڕینەکە خۆی ئۆتۆماتیکی ڕوو دەدا. ئەمانە ڕەوشتن، ینی وام ڕەوشتانەش بنچینەکەیان ئەوەی لەسەری دامەزراوە خووە، یعنی هەموو ڕەوشتێک گەمە لە ڕێگەی خویەکەوە دای دەمەزرێنی. اینجا لەم باسا من باسی ڕەوشتی ینی مۆراڵی سیرکردن دەکەم لە ناو کۆمەلگا، ئەوەی لە ڕێگەی سیرکردنەوە تۆ ئەو هەڵسوکەوتەی کە دەیکەیت بە بینین لە پەیوەندی دەگری لەگەڵ ئەوانی ترا ئەمە چۆنە؟ بێگومان هەموو خویە کە هەیە ڕێککەوتنێکی دەوێ، ینی بەبێ ڕێککەوتن ئەو خۆ دروست نابێت. ینی بەتایبەتی ئەو خوانەی کە تۆ پێویستت بە دەوروبەرێکە خۆ مۆراڵیەکان زیاتر، خۆ پیشەییەکان بۆ نمونە تۆ ئیشێک فێر دەبیت، ینی بابەتەکە دەوەیە کە تۆ ئیشەکەی لەسەر دەکەی. بۆ نمونە کە تۆ لێخوڕینی ئۆتۆمبیل فێر دەبی یا لێخوڕینی پاسکیل خوو دەگری بەو لێخوڕینەوە کە بەو شکڵا و تەوازنە ڕاگری، ئەمە تۆ لەگەڵ بابەتەکە تا مامەڵە دەکەی کە پاسکیلێکە. بەڵام خویەکەیە کە مرۆڤەکان پێکەوە بە جەماعی دەستە جەمعی دەبێت بیگرن و کاتێکیش کە یەکتری دەکەن بەو خۆ یەکتری دەکەن بە بابەت بۆ ئەوەی ئەو بەو خۆ کارەکە بکرێت. بۆ نمونە زمان ئێستا خویەکی لەو جۆرەیە، ینی زمان خویەکە بە خوو لە ناو هەموو تاکەکانە چێنراوە وەکو توانستێک، وەکو ئەوەی ئەو سیستەمەی کاڵسوکەوتێکی زمانی بە ئێمە لە موقفە جیاوازەکانە دەکا. ئەمە تەمان پێویستی بەوەیە کە ئەم سیستەمە و ئەم نظامی خوگرتنە یا ئەو گروپە کە پێکەوەن هەمویان پێکەوە خوو بەو شتەوە بگرن، کە پێکەوە خویان پێوە گرت ئەو کاتە بۆچی پێکەوە؟ بۆ ئەوەی چونکە ئەو خووە لە پەیوەندیە لەگەڵ یەکتریا بەکاردێنێت. بۆ نمونە ئێمە لە کاتی سەلامکردنە بەتایبەتی لێرە کە یەکتر دەبینین چۆنی باشی دایکت چۆنە سەلامەتن، ئەمە ینی خویەکە ئێمە گرتومانە. لە ڕاستیا جاری وایە ئێمە ئەمانە دەڵێن بە ئۆتۆماتیکی بەبێەوەی بیری لەکەینەوە، بەبێەوەی ینی بۆ نمونە دایکی کەسەکە گرنگ بێ لە لامان ئێمە دەڵێن دایکت چۆنە یا ماڵەوە چۆنە، ینی خووە بەس گرتومانە. ینی ئەس دەکە ئەمە هەڵسوکەوتێکە ئێمە دەیکەین لە بەرامبەر یەکتریا هەڵسوکەوتێکی خوازراوە. تەبەن ئەمانە هەمومان ئەو خۆ وەردەگرین و هەمووشمان لە لەو موقفا دەینوێنین. بۆ نمونە کاتێک دوو کەس دەگەن بە یەکتر، ئەو دوو کەسە
بەو خوا کارەکە دەکەن. جا ئێستا من باسی خوی بینین دەکەم، یعنی بینینمان ئێمە کە سەیری یەکتر دەکەین لە بازار لە شوێنەکانی تر لە ماڵەوە، ئەم بینینە ئەویش خویەکە ئێمە گرتومانە، ئەو خووە پێمان دەڵێ لەکوێ چی ببینە و چی مەبینە. هەمومان سیر دەکەین، سیرکردن شتە گشتیەکەیە، بەڵام بینین خووە، چکە بین لە بینینەکە چی دەبینین لەو شتەی کە سەیری دەکەین و لەکوێت ئەوە دەبینین. یعنی تۆ دەکرێ یعنی کەسێک هەیە، کەسەکە لە شوێنێکی دیاری کراوە، تۆ دەبێت بە چاوی ڕێزەوە سێری کەی دەناو دەوروبەرێکایە، کەچی لە شوێنێکی ترا تۆ بەو چاوەوە سێری ناگەیانی. بۆ نمونە ژن و پیاوێک لە ناو بڵێن دامەزراوەیەکان پێکەوە کار دەکەن. ئەو ژن و پیاوە کە لەوێ یەکتر دەبینن، ئەو ژن و پیاوە نین کە لە ماڵەوە یەکتر دەبینن. یعنی بینینیان بۆ یەکتری لە ماڵەوە لەگەڵ لە دامەزراوەکە جیاوازە. بۆ نمونە لە دامەزراوەکە فلانە ژن مامۆستا فلانە، فلانە پیاو مامۆستا فلانە، یعنی ئەوانە دەبێ لەناو لەو مووقفە لەو شوێنە یەکتری سیرکەن وەک مامۆستا. بەڵام لە ماڵەوە یەکتری سێر دەکەن وەک ژن و مێرد. لەبەرەوە سوکەوتەی لە ماڵەوە، یعنی ئەو بینینەی کە بۆ یەکترەیانە لە ماڵەوە، ئەو بینینە نییە کە لە ناو قوتابخانەکە هەیە. کەواتە شتێکگەیە پێمان دەڵێ، یعنی سیستەمێکگەیە کە لە ناومانە بە خودا مەزراوە، تاواناو بە ئۆتۆماتیکی ژوو دەدا. ئێمە هیچ زۆرێک لە خۆمان ناکەین. بۆ نمونە ژن و پیاوێک لە زانکۆیەک پێکەوە مامۆسان، ژن و مێردن ئەم دوانە، ئەم دوانە کە لە زانکۆن ئۆتۆماتیک، ینی هەرسو کەوتەکانیان لەگەڵێکا دەگۆڕێن، چکە ئەو کاتە لەناو دەوروبەرێکان ئەمەی کە لێرەیە مامۆستا فلانە و ئەمەش دکتۆر فلانە یا ئەمەش دکتۆر فلانە، وە کاتێکیش بەر یەک دەکەون وەکو ئەو دوانە بەر یەک دەکەون، یعنی وەکوەوە ناکە ژن و مێردن. هەر ئەمانە بێنەرەوە ناو، ینی بچنەوە ماڵ، هەر لە ڕێگا دوایەوەی کە لە زانکۆ تەواو بوون، سواری ئۆتۆمبیلەکەیان بوون، پێکەوە ڕۆشنەوە لە ناو سیارەکە، لەوانەیە شەڕکەن، دەستکەن بە شەڕکردن. یعنی ئەم بڵێ ئەمە وایە و ئەو بڵێ ئەوە وایە و ئەو کاتەی تر لێرە بینینەکە ڕێگە دەدا، چونکە لێرە پیاوەکە ژنەکە وەک ژن دەبینێ، ینی ژنی خۆی کە عەقدێکی هاوسەرگیری لە بەینیانە هەیە، و ئەم عەقدە لەویا دەکەوێتە ئیش، بەس عەقدەکە لە ناو مەکتەبا کار ناکات، لە ناو بڵێن زانکۆوە کە پێکەوە، یا لە ناو مەکتەبێکا کە پێکەوە مامۆسان. زۆر جارە و نەشەیە قانونە لە ناو حکومەتە جاران هەبوو، نازانم ێستا ماوەیانە، لە ئەوروپاش هەیە تەوەن، کە کەسە نزیکەکان نابێت لە ناو یەک ینی لە ناو یەک دایرە ئیشکەن، ینی یەک دامەزراوە. ئەمە بۆ چییە؟ چونکە نەوە گەوت تێکەڵکاریە ڕووبدا، ینی لە پڕ کەسەکە بڵین ئەو کەسە کە مامەڵە لەگەڵ ژنە و ژن و پیاوە کە مامەڵە لەگەڵ یەکا دەکەن، لە شوێنەکان نەتوانن وەک کارمەندی ئەو شوێنە ببینن، یان یەکتری وا ببینن. و پەیوەندیەکەی ترکە هەیەانە کە هاوسەرگیریە، ئەم پەیوەندیە تێکەڵ بکرێ لەگەڵ پەیوەندیەکەی ترکە پەیوەندی دوو مامۆسایە لە ناو مەکتەبێکە، یا دوو مامۆسایە لە ناو دوو دکتۆرە لە ناو زانکۆیەکە بوون. وە کاتێک ئەم پەیوەندیە تێکەڵ دەکرێت ئیشکال دروست دەبێتەوە. ئەی بۆیە ئەمە یان کردووە، ینی وەکو بڵێ لاندێک شوێن ڕێپێنەدراوە کە دوو کەس لە ژن و مێرد بن لەوێ کۆ ببنەوە. ئەلێرا من دەمێت تەرکیز خەمەوە سەر بینین، ینی بینینەکە چۆنە. ئەو بینینە تەبەن پیاوەکە، پیاو ژنەکە کە هاوسەرن لە ماڵەوە، بەهۆی ئەوە کە هاوسەرن بینینیان دەتوانن شتان، ینی یەکتری بە جۆرێک ببینن کە ناتوانن لە ناو زانکۆ یا لە شوێنی ئیشەکەیانە ئەو بینینە بەکاربێن.
کەواتە بینین دیاری دەکرێنی بینینەوە نیە ئەمە بە کەیفی خۆمان دەبینین، ئێمە بە کەیفی خۆمان نابێت شتەکان بینین و خوڵێکەیە و ڕەوشتێکەیە مۆراڵێکەیە کە پەیوەندی ئێمە بەوانی ترەوە ڕێک دەخات کە ئێمە کەسەکان چۆن دەبینین یا کەسەکان بە چی دەبینین. و دوو مامۆستاکە کە ژن و مێردن ئەمیان ئەو وەک مامۆستا دەبینێ ئەویش ئەم وەک مامۆستا دەبینێ لەویا جیاوازی پەیوەندی ینی پەیوەندی ئەم دوانە هیچ جیاوازیەکی نییە لەگەڵ پەیوەندی ئەمانە بە مامۆساکانی ترەوە. بۆچی؟ چونکە ئەو گرێبەستەیە کە لە بینی ئەم دوانە هەیە لێرە، ئەم گرێبەستەمان گرێبەست لە بینی مامۆساکانی تریشا هەیە. ئەو کاتە ئەم دوو کەسە فعلەن بینینەکەیان دیاری دەکرێت. یانی چی؟ یانی لەو شوێنە مۆراڵەکە پێت دەڵێ قەدەغەیە تۆ ژنەکەی خۆت لەوێ وەک ژنی خۆت ببینی، دەبێ وەکو مامۆسا ببینی. و بۆ نمونە ئەم ژن و پیاوە وا یەکتری دەبینن کە ژن و پیاون و کۆمەڵی هەستەیە کە هەیەیانە هی ژن و مێردە هاوسەرگیری لە ناو مەکتەبێکە ئەوە دەجوڵێ و شتێک دەکەن، هەرس و کەوتێک دەکەن بە پێی ئەو عەقدەی تر. تاوان ئەوە هەرس و کەوتە لە ناو مەکتەبەکە بەقەدەر هەرس و کەوتێکی ناشەرعی لە نێوان دوو کەسا کە هاوسەرگیریان نەکردووە ڕێپێ نەدراوە. یعنی لێرە مشکیلەکە لەویان نییە کە ئەم دوانە هاوسەرگیریان کردووە یان نەیان کردووە، ئەوەیە کە نابێ ئەو دوانە وا یەکتر ببینن لەو شوێنە. چونکە لە بینینەکار بینین نییە، لە بینین تۆ چۆن چی دەبینی ئەرس و کەوتەکەشی وا لەگەڵ دەکەیت. ئەم ژن و پیاوە یەکتری وەکو ژن و مێرد ببینن لە ناو لەوێش ئەرس و کەوتیان لەگەڵ یەکا وەکو ئەرس و کەوتی ژن و مێرد دەبێت، چونکە ئەو کاتە یەکسەر خۆکەی تر دەکەوێتە ئیش. و مەوزوعەکەش وەکوتمەر بینین نییە، ئەو بینینە هەستەکان دەجوڵێنێ، هەستەکان کردەیەک بە تۆ ئەنجام دەدەن. ئەلێرە بۆ نمونە بە وازحی ژن و پیاوێک لە ماڵەوە بۆیان هەیە یەکتری ماچ بکەن، بەڵام لە دایرەکە مامۆستان بۆیان نییە مە بکەن و ئەگەر وەکوتم بیکەن نەریچکێنیان کردووە وەکو هەردوو کەسێکی تر کە بیکەن ئەگەر پەیوەندیەکەشیان ئەو عەقدەی هاوسەرگیری لە بینیانە نەبێ. یعنی ئەلێرە ئەم شتەی ئەوان نەریچکێنیە لەوێوە نا کە ئەم دوانە ژن و مێردی یەکنین، لەوێوە کە ئەم دوانە یعنی ئەگەر ژن و مێردی یەکی ژنە بنەر ئەوە نەریچکێنیە. لەویا کە ئەو دوانە سزا دەدرێن، ئەمان سزای دوو کەسی تریان هەیە کە عەقدی هاوسەرگیری لە بینیانە نانیە. یعنی وەکو بڵێ لە ڕووی مۆراڵیەوە ڕێیان پێ نەدراوە ئەو ئەرس و کەوتە لەگەڵ یەکا بکەن. ئەمە تەبەن هەموو مەسەلەی بینینە، ئێمە لە ناو بینینە ئێستا قسە دەکەین. ینی ئێمە کە دەڵێین سەیری شتێک بکە بزانت چی دەبینی، ئەم بینینە لە ڕاستیە سیرکردن نییە، ینی ئەو شتە فیزیکیە نییە کە ئێمە بە چاو دەیبینین. ئێمە وێنای ئەو کەسە دەکەین وەک شتێکی تعریف کراو، پێناسە کراو کە لە لامان هەیە. بۆ نمونە باوکێک منداڵەکەی کە دەبینێ، ئەو منداڵە لە ڕووی فیزیکیەوە هەمان منداڵە کە کەسێک دەیبینێ دراوسێکە دەیبینێ. یعنی وەکو بینینی ئاعتیادی سەرکردن، ینی ئەوەی کە لە ناو سەرکردنایە. بەڵام باوکەکە کوڕەکەی خۆی تیا دەبینێ، بەڵام دراوسێکە کوڕەکەی خۆی تیا نابینێلەوە، وەکو کوڕەکەی خۆی وێنای ناکا. وە بینین عیبارەتە لەم وێناکردنە. ئێمە سیرکردن تەنها شتێک ماتریالێکمان دەخاتە بەردەست، ینی مادەی بینینمان دەخاتە بەردەست. ئێمە لەو ماتریاڵە وێنای شتێک دەکەین. ئەگەر بە نمونەیەک ڕوونی کەمەوە باشتر، ئەمە وەکو ئەوە وایە هونەرمەندێک بەردێک لە بەردەستایەتی، ئەم بەردە چ پێکەرێکی تیا دەبینێ،
پەیکەری ئەسپێکی تیا دەبینێ، هی مرۆڤێکی تیا دەبینێ. لەبەرەوە سیرکردن تەنها مادەی شتەکەمان پێدەدا، ینی ئەو منداڵەی کە ئێمە دراوسەکە سەیری دەکا، مامۆساکە سەیری دەکا، باوکەکە سەیری دەکا، دایکەکە سەیری دەکا، ئەمانە هەمووی سەیری ئەمان شت دەکەن و ئەمە بۆ هەموویانی یەکە، بەڵام هەمان شتی لە مناڵەکان نابینن، ینی وێنای هەمان شت لە منداڵەکان ناکەن. باوکەکە منداڵەکە وەک کوڕی خۆی دەبینێ، کە وەک کوڕی خۆی بینی ئەم بینینە، ئەم تعریفە کە دەیدا بەو کەسە، ینی ئەم پێناسەیی کە لە وێناکردنی وەک کوڕی خۆی ڕێگەی پێدەدا بە مۆراڵێک بجوڵێتەوە لەگەڵ مناڵەکەیە کە ئەمە دراوسەکە ناتوانێت بۆ مۆراڵێ لەگەڵ مناڵەکەی ئەوە بجوڵێتەوە و پەیوەندی ماڵە دراوسێکە یا پیاوەکەی دراوسێیان لەگەڵ ئەم مناڵە مۆراڵێکی تڕێکی دەخات. کە دەڵێم بینین مەبەستم ئامەیە، ینی تۆ چی دەبینی کاتێ سەیری شتێک دەکەیت، ینی وێنای چی تیا دەکەیت. لاورامی ئاینەکەی وشەی وێناکردن بەکاردێنرێت. بۆ نمونە تۆ کەسێک دەبینی، ینی یەکتر دەبینن بەس نایناسیتەوە، ئەو دەڵێت نامناسی، تۆش دەڵێ وێنات دەکەم، وێنات دەکەم، ینی دەیتەوە بەرچاوم وەکو ئەو کەسەی کە بدناسن. و لەبەرەوە بینراوەکان لەگەڵ سیرکراوەکان جیاوازن، بەقەدەر جیاوازی بەردەکە و پەیکەرەکە، بەقەدەر جیاوازی بەردێک کە پەیکەرتاشێک سەیری دەکا و کاتێک کە سەیری دەکا پەیکەرێکی تیا دەبینی. بەڵام هەموومان بەردەکە وەک بەرد دەبینین، ینی وەکو شتێکی فیزیکی کە هەیە، منداڵەکە وەکو شتێکی فیزیکی هەموومان و وەک خۆی سەیری دەکەین. ینی ئەگەر سیرکردن دانین بۆ ئەمە، لە سیرکردنە ئێمە مەتریاڵەکە ببینین، ئەوە لە بینینە بە بێ وێناکردنێک کە تعریفێک کە تۆ بە شتایەتە، ینی وێنایە کە دەیدەی بە شتە و لە ناو مۆراڵەکە جێگیر کراوە کە دەبێت لە فلانە شتا فلانە شت ببینی، بینین ممکن نابێت. ینی ئێمە لە سیرکردنا شتەکە بە سەلبی وێنەیە کە دێتە ناو ئێمەوە، بەڵام لە بینینە ئێمە وێنەیەک دەدەین بە شتەکە. ینی کاتێ من کوڕەکەی خۆم دەبینم، وێنای کوڕ دەدەم بەو تاپۆیە، بەو بوونەوەرە بڵێنە بایۆلۆجیە کە لەبەردەمایە، بەڵام یەکێکی تر وێنەیەکی تری پێدەدا و بەپێی ئەم وێناکردنە کە ئێمە دەیدەین، ئەمانە وێنایان هەمووی تعریف کراون و ڕێکەوتنیان لەسەر کراوە. ینی چی ڕێکەوتنیان لەسەر کراوە؟ ینی کوڕەکەم دەزانێم من وا سەیری دەکەم، لەبەرەوە ئەویش وەکو کوڕەکەی من خۆی نیشانی من دەدا، وە کچەکەم وەکو کچەکەی من خۆی نیشانی من دەدا. و کاتێک من کچەکەی خۆم دەبینم لە دۆخێکایە لەگەڵ کەسێکی تر کە بێگانەیە بیبینێ، ئەو کچە دەکەوێتە دۆخێکی ترەوە. لەبەر ئەوە کچەکەی من بە وەکو کچی من خۆی نیشانی من دەدا، بەڵام وەکو کچی بڵێن هاوڕێکەم خۆی نیشانی ئەو نادا و ئەوی ژوا وێنای ناکا. کەواتە لێرە دەبێ ئەوە بزانین بۆ هەر وێنایەک کە ئێمە لە بینینا دەیکەین لەوی تراش ئەو شتە دەبێ هەبێ کە ئێمە دەیبینین، ینی دەبێت ڕێککەوتنی لەسەر کرابێ لەو شتا ئەوە هەبێت. طبعا لە پەیکەرسازەکە زۆر ئەمە جوان دیارە، ینی لای بنیس جارێک نمونەیەک دێنێتەوە دەیەوێت شتێک ڕوون کاتەوە لەبارەی ئایدیاڵەوە کە چۆن پێمان بڵێ فکرەکان لە ناو عەقڵان و ئەم فکرانە دواتر دێنە دەرێ. فکرەکان ئێمە لە ڕێگەی ئەستەکانەوە وەریان ناگرین و ئەو فکرانە بە شکلێکی ینی هەر لە ناو عەقڵ خۆیان هەن. طبعا
لایبنیس بۆ بەرگریکردن لە دیکارت لە بەرامبەر جۆن لۆکا کارشێکی زۆری دەکاتە سەر، چونکە جۆن لۆک پێی وایە ئەو مێشکی عەقڵی ئینسان لاپەڕەیەکی سپیە، تۆ وێنەکان لە دەرەوە دەخەیتە سەری. تەبەن ئەمەی جۆن لۆک بۆ سیرکردنەکە تەواوە، و هەمووی ئەوەی کە ئێمە هەر کەسێک سەیری دەکا ینی دەیبینێ بە سیرکردن دەیبینێ، ینی بینینەکە ینی وێنەکەی ناوە نادا بەشتەکە، هەر سیرکردنێکی سادەیە یا بینینێکی سادەیە، بینینێکە بەبێ وێنەکە دەبینی، ینی ئەو کاتە ئەمەی کە دەیبینی وەک وێنە نەک وەک وێنە، ئەمە بۆ هەمومانیەکە. فعلەن ئەستەوەرەکان بۆ ئێمە هەمان لە هەمان گۆشە نیگاوە، لە هەمان دووریەوە هەمان وێنە نەقڵ دەکەن بۆ ئێمە. ئەمەی جۆن لۆک لێرەوە ڕاستە، بەڵام لە لاکەی ترەوە کە عیلاقەی بە وێناوە هەیە کە ئێمە دەیدەین بە شتەکان لە ڕێگەی بینین، ینی بینینەکەمان وێنەکە دەدا بە شتەکە. ئەمە لە ڕاستیە ئەوەی دیکارت و لایبنیس ڕاستە، ینی لایبنیس لەویا حەقا کە دیفاع لە دیکار دەکا، بەڵام تەمان ئەمە گیان نەکراوەتەوە لای ئەوە، ینی جەنگەکە بەردەوامە و یەکێکیان دەڵێ لە ناوەیە، یەکێکیان دەڵێ لە دەرەوەیە فکرەکە. جا لایبنیس بۆ ئەوەی ئەمەمان بۆ ڕوونکاتەوە ئەڵێ لە ناو ئەو بەردەی کە پەیکەرسازێک دەچێت هەڵی دەبژێرێ بۆ دروستکردنی پەیکەرەکە هەیە، ینی لە ناو عەقڵاچی هەیە، وێناکە هەیە. تەجرەبە ئەزمون تەناچی دەکا، دەڵێت دێت ئەو دەمارانە کە لە ناو بەردەکە هەیە بەرەبەرە پاکی دەکاتەوە تا پەیکەرەکە ینی بێتە دەرەوە لە بەردەکە. جا من نمونەکەی ئەمەم ڕوون کردەوە بۆەوەی باسی ئەم مەوزوعی بینینە بکەم. تەبەن ئەمەی کە هەیە مەبەستمەوە نییە کە ئەم فکرانە لە ناو عەقڵان، ئەم فکرانە لە ناو عەقڵان نین. بۆ نمونە من کوڕەکەم ئاوا ببینم وەکو تعریفی کوڕ کراوە لە مێشکی مناوە، کوڕەکەشم ئاوا خۆی نیشانی من بدا کە تعریف کراوە لە ناو مۆراڵێکی دیاری کراوە. بۆ نمونە باوکێکی ئەوروپی وێنای بۆ کوڕەکەی جیاوازە لە باوکێکی کورد وێنای بۆ کوڕەکەی، وە کوڕەکەش ئەو وێنایە نیشان دەدا کە ئەوروپیەکە یان لە ناو مۆراڵە ئەوروپیەکە جێگیر کراوە، و کوڕە کوردەکەش ئەو وێنایە نیشان دەدا بۆ باوکەکە کە لە ناو مۆراڵەکە جێگیر کراوە. لەبەر ئەوە وێنەکان یەکن، ینی بۆچی؟ چونکە شتێکی فیزیکیە و لە ڕێگەی هەستەکانەوە نەقڵ دەبێت، ینی لە وێنەکان لە ڕێگەی سیرکردنەوە لە دەرەوە نەقڵ دەبن بۆ ژوورەوە، بەڵام کە دێنە ژوورەوە وەک ئەوەی کە هەن ئێمە وێنەیەکیان پێ دەدەین، وەکو بەردەکەوان ئێمە پەیکەرەکەیان تیا دەربێنین، و ئەم پەیکەرەش لە لامان بە شکڵێکی پێشینە دانراوە، ینی چێنداوە لە ناومانە لە ڕێگەی و خوگرتنەوە ئەو مۆراڵەوە کە ئێمە وەرمان گرتووە. دەمەوێت بۆ ئەوەی زیاتر ئەمە ڕوونکەمەوە نمونەیەک بێنمەوە لە مەوزوعی ڕووناکیە. جۆرێک لە ڕووناکی هەیە ئەمومان بینیومانە، بۆ نمونە وێنەیەک لەگەڵ خۆیان هەڵدەگرێ و دەیدا ئەو دیوارە، وێنەکە لە ناو ڕووناکیەکەوە نەقڵ دەبێت، ینی لە ناوەوە دەکەوێتە سەر دیوارەکە. وێنەیەکی ژەیە لە دەرەوەیە ڕووناکیەکە ڕووناکی دەکاتەوە، یانی ڕووناکیەکە هیچ وێنەیەکی ناکا، وێنەیەکە لەگەڵ ڕووناکیەکە دەچێتە دەرێ، وێنەیەکی شەیە لە ڕێگەی ڕووناکیەکەەوە ئێمە دەیبینین وەری دەگرین. ئەم وێنەی کە ڕووناکیەکە دەیباتە دەرەوە دەیخاتە سەر شاشە، کە وەکو ئەو وێنایە وایە کە ئێمە دەیدەین بە کەسەکە کە لە دەرەوە دەیبینین. ئەو ڕووناکیەش کە لە ناو تاریکیەکە کەسێکمان ڕووناکیەکە دەکەوێتە سەر کەسێک، ئێمە وێنەکەی لە دەرەوە دەبینین، وەکو هەر ئەوە وایە کە ئێمە سەیری شتەکان دەکەین دەیبینین، ینی ئەمەیان وێنەیە ئەوێتریان وێنایە. ئەم دوانە با تەواو جیاکەینەوە، اینجا بەرەبەرە قوڵ دەبینەوە بۆ ناو مەوزوعی بینین.
طبعا لە بینینە کاتێک بۆ نمونە کەسێک دەبینێ وێنایەکی پێدەدا، ئەم وێنایە کە لە ناو کۆمەلگا هەیە، ئەم وێنایە کۆمەڵێ مەبەست، یعنی وێناکە بە مەبەستەوە دەدرێ بە شتەکە، یعنی مەبەستێکی تایە، هەستێکی تایە، باوا بڵێم هەست، کۆمەڵێ هەستەیە تەبەن، کۆمەڵێ هەستەیە بایۆلۆژین لە ئێمە، بۆ نمونە هەستی سێکسی هەستێکی بایۆلۆژیە لە ناو ئێمە، بەبێ ینی هەستێک نییە کە چالاکردنەکەی لە دەستی ئێمە ئەبێ بەخۆی چالاک دەبێت لە ڕووی پێگەیشتنی بایۆلۆژیەوە، بەڵام کۆمەڵێ هەستی تر هەیە ئێمە لە ناو مۆراڵەکە ئەتیامانە چالاک دەبێت، ینی لە ڕێگەی خوگرتنەوە چالاک دەبێت، بۆ نمونە هەستی بەزەی و هەستی خۆشەویستی، ینی ئەوەی کەوتمان بە چاوی خۆشەویستیەوە سێری کەسەکە دەکەی، هەستی بە کەمزانین، هەستی خۆ بە گەورە زانین، یا هەستی خۆ بە کەمزانین، یا هەستی ئەوی تر بە کەمزانین، یا ئەوی تر بە گەورە زانین، ئەمانە هەمووی هەستن لە ناو کۆمەلگا دێ ئەوە ستانە چالاکارا دەکرێن لە ناو ئێمە، بۆ نمونە لە ناو ماڵێکا باپیرەیەک هەیە بە تەمەنە لە ناو مۆراڵێکی دیاریکراوە، ئەم باپیرە دەبێتەوە بە چاوی ڕێزەوە، ینی بە هەستی ڕێزەوە ڕێزداریەوە سەیری بکەیت بیبینیت، وە کاتێک تۆ ئەم باپیرەیە دەبینی هەستی ڕێزت بۆی هەیە، یا بۆ نمونە دایکت دەبینی هەستی خۆشەویستیت بۆی هەیە، و ئەمە بینینەکەیە کە مەشحون کراوە، ینی بارگاوی کراوە بە هەستێک، و لەبەرەوە پەیوەندی لە بینی هەستەکان و وێناکانە هەیە، ینی هەموو وێنایەک لەگەڵ خۆیان هەستێک هەڵدەگرێت، کەستەکەی هەڵگرت هەستی بەزەیی بۆ نمونە وێنایەکەیە هەستەکە ڕادەکێشێت لەگەڵ خۆیان ئەو بەزەیی تیا دروست دەکات، ینی جۆرێک لە ئینفعالت تیا دروست دەکات، هەڵچوونت تیا دروست دەکات لە ڕێگەی هەستەکەەوە، و هەستی سێکسی هەستێکە لە ڕێگەی وێناوە دروست دەبێت، عیلاقەی بە وێنەوە نییە، یعنی عیلاقەی بەکانی بینین کە ڕەبتی بە ئارەزووی سێکسیەوە هەیە یا سیرکردنی سێکسیانە بۆ یەکتر، عیلاقەی بە وێناکانەوە هەیە، عیلاقەی بە وێنەکانەوە نییە، عیلاقەی بەوە نییە کە ئێمە بە هەستەکان سەیری دەکەین، ینی ئەو کەسە بۆ نمونە ژنێک یا مێینەیەک باوا بڵێم کە باسی هەستی سێکسی دەکەم، من مێینە و نێرینە بەکاردێنم، چونکە ئەمە وەکو بڵێ هەستێکە بایۆلۆجیە و خۆی ینی بە شکڵێکی سروشتی لە ناو ئینسانە خۆی چالاک دەبێت، ئێمە بۆ نمونە ئەگەر کەسەکان ئەو زایەندە سێکسیە هەستە سێکسیان تیان نەبێت، ژن و پیاو هەڵس و کەوتێک گەیە نایکەن، و بینینەگەیە ناتوانن وا یەکتر ببینن، و ئەم هەستە لەگەڵ وێنایەکا دروست دەبێت کە ئێمە وێنای ئەو شتەوا بکەین، ینی ئێمە وێناکەی بدەین بەوەی کە دەیبینین لە دەرەوەیە، و لە لایەکی ترەوە ئەوی تر وێناکەمان بۆ بنێرێ، ینی ئەو وێنایی کە هەیە، وەکو چۆن وتم باوکەکە سەیری کوڕەکە دەکا وێنە بە وێنای کوڕەوە سەیری کوڕەکە دەکا، کوڕەکەش بە وێنای کوڕەوە خۆی نیشانی باوکەکە دەدا، و کاتێک کە نێرومەیەک لە شوێنەکە یەکتر دەبینن بە پێی وێناکە هەستەکان سەحب دەکرێن لە ناویانە، ینی چالاک دەکرێن، بۆ نمونە ئەگەر من ژنێک ببینم بەڵام وێنای دایکمی پێ بدەم، هەستی سێکسیم بلۆک دەکا، هەستێکی ترم تیا دروست دەکات، و کاتێک خوشکەکەم دەبینم و وێنای خوشکی پێ دەدەم، ینی خوشکەکەم دەیبینم و دەیناسمەوە، خۆ ئەگەر نەیناسمەوە
وەکو غەریبێک بێت ئەو هەستی وەکو خوشک نایبینم ئەو کاتە چونکە وێنایەکم لای نییە یان وێناکەم لا نییە تا تعریفی کەم وە بینینەکەم ینی بە پێی ئەو تعریفە ببینێ ئەو پێناسەی کە دەیکا وێنای خوشک هەستی سێکسی بلۆک دەکا و کۆمەڵێک ئێستا بۆ نمونە لە ناو ئاینە ئەوانەی کە مەحرەمن لە خاڵۆزا و لە توزانم پورزا و ئەمانە ینی کۆمەڵک هیندانراون ینی کاتیگۆری دانراون ئەمانە مەحرەمن یانی ئەمانە دەتوانن مەحرەمن ینی چی؟ ینی لە شوێنەکە هەر بە پێی بڵین تێکستە ئاینیەکە دەڵێ بە ژنەکان خۆتان جوانی خۆتان وەرگرن بۆ خاڵەکانتان بۆ مامەکانتان ینی دۆخێگەیە وەریگرن کە دۆخی زینەیە ینی جوانیە ینی جوانی نیشاندانە ئەڵێ زینەکەتان بدەن وەرگرن خوذ و زینەتکم باشە ینی ئەو جوانیە جوانی خۆتان وەرگرن یان خۆتان لەو دۆخە ڕازاوەیە کە هەیە ینی بە هەستێکەوە کە خۆتان جوان کردووە و خۆشتان هەست بە جوانیەکە دەکەن هەستی جوانیتان کیا جوڵاوە نیشاندانی جوانی بۆ ئەوانی تر ئەڵێ بە وەستەوە دەتوانن خاڵەکانتان یانی ئەم بە مەستەوە بەم وێنایەوە ئەم وێنایە بدەن بە خاڵەکان کە بیبینێ بدەن بە مامەکان بدەن بە براکان بەمانە ئەمانە هەمووی ڕێپێدراوە ئەمە چییە وێنایەکە نەک وێنەکە وێنایە یعنی ئەم خۆڕازانەوە لێرە وێناکە وای کردووە هەستە سێکسیەکە بلۆک بکرێ لێرە نەک ئەوەی خۆڕازانەوەکە هەستە سێکسیەکە دروستکە یعنی کێشەکە لە وێناکایە بۆ نمونە لە ناو بڵین ئەو مۆراڵە ئاینیا مەزەبیا بڵین ئەگەر باوکو براو ئەوانە قژی خوشکەکانیان بین کێشە نییە ئەی باشە بۆچیە ینی ئەوەش هەمان ئافرەت ینی هەمان مینە نییە ئەی بۆچی بۆ ئەوانی تر حرامە ئەمە لە کۆوە ئین کراوە ئەمە ئیلاقەی بەوە نییە کە سەری داپۆشراوە یا دانەپۆشراوە ینی ئەوەی کە وا دەکا ئەمە ڕێ پێ نەدراو بێ ئەوە نییە کە لەچکی لەسەر یا لەچکی لەسەر نییە ئەوەیە وێناکەیە وێناکە دیاری دەکا کە ئەم بێلەچک بێ یا بێلەچک نەبێت لەکوێ بێلەچک بێ لەکوێ بۆ کێ بێلەچک بێ بۆ کێ بێلەچک نەبێ ئەمە باسی مۆراڵ دەکەم تەبان من مۆراڵەکەم وەک نمونە وەرگرتووە دەمەوێت ڕوونکەمەوە لە ڕێگەی و مۆراڵەوە نامەوێت باسەوە بکەم باسی ئاین بکەم وەکو مۆراڵ و چۆن لە ناو کۆمەلگای ئێمە کار دەکات دەمەوێت ئەوە ڕوونکەمەوە کە ینی من سوود لەم مۆراڵە وەردەگرم بۆ شیکردنەوەکەی کە خۆم مێسە لێرە دەیکەم ینی کەواتە ئەوەی هەست و مەبەستەکان کۆمەڵێک هەست و مەبەست بلۆک دەکاوە کۆمەڵێکیان ینی ئەن ئەکتیڤ دەکا کۆمەڵێکیان ئەکتیڤ دەکا کۆمەڵێکیان چالاک دەکا کۆمەڵێکیان لە چالاکی دەخا وێنەکانن نەک بابەتە هەستێکێکە یعنی بۆ نمونە جەستەی مەینە بۆ نێرینە لە خۆیە وەکو ئەوەی کە ئێمە هینەکی هەرتە ناوێنەکە نەقڵ ببێت هیچ جەستێکی سێکسی ناجوڵینێ ینی چالاک ناکە ئەوەی چالاکی دەکات دوای وێناکەیە وێنای چۆن دەکەیتەوە بۆ نمونە لەو قەبیلە بیدایانە کە ینی هەر یەکە لە ئێمە لەوانەیە لە ڕێگەی فیلمێکەوە یا شتێکەوە بینی بێتی و ئەوانەی کە بە ڕووتی دەگەڕێن و دەژین ینی ئەمانە ینی ئەگەر بێت و ڕووتیەکە لە خودی خۆی ئاینەکە چالاکە ئەوە ئیتر ئەو وەزعاوە ناڕوا بەڕێەوە بەڵام ئەمە وێناکانە لەناو ئەوانە وا دەکات کە لەناو ئەم جەستە ڕووتە ئەو چی ببینێ ینی جەستەی مەینەکە چی ببینێ
و لێرە وێناکە هەستە سێکسیەکە یا هەستێکی تر بلۆک دەکا یعنی ئەکتیڤی دەکا یا ئەنئەکتیڤی دەکا، چالاکی دەکا یا لە چالاکی دەخات. ئەیکەواتە ئێمە وێناکانمان گۆڕی ئەو کاتە هەستەکانمان بە جۆرێکی تر کار دەکەن و بەرامبەر کەسەکان دەگۆڕێن. یعنی بۆ نمونە ئەگەر کۆمەڵێک منداڵ بێنین کە هیچ پەیوەندیەکی خوێنی لە بینیانە نەبێت، بەڵام وا ڕایان بێنین کە ئەمانە وەکو چۆن خوشک و برایەک ڕادێنین لە ناو خێزانە، ئەوانە ژوار ڕابێنین کە ئەو وێنایەیان هەبێ بۆ یەکتر، ئەوانە ناتوانن یعنی زەواج بکەن لە کاتێکە ئەمانە بۆکۆین بۆیانەیە، چونکە ئەمانە یەک خێزانین، بەس تازەمانە بوون بە خێزان، بوون بە خوشک و برای یەکتر. و ئەمانە چی کردنی بە خوشک و برای یەکتر؟ خوێن نەیکردوون، ئەوەی بایۆلۆجیە نەیکردوون، وێناکە کردوونی. وێناکە وای کردووە کە ئەوانە وەکو خوشک و برای یەکتر ببینن. دەڵێ وەکو خوشک و برای یەکتر دەبینن. کەواتە من دەکرێ بە وێنای خوشکێک مێینەیەک ببین، یان نێرینەیەک دەتوانێت بە وێنای خوشکێک مێینەیەک ببینێ و مێینەکەش بە وێنای خوشکەکە خۆی نیشانی نێرینەکە بدا. وەک ئەم وێنایەیە کە وا دەکا هەستی سێکسی لە بینی ئەو دوانە بلۆک بکرێ و هەستێکی تر بێتە ئاراوە کە هەستە بەرامبەر خوشک و هەستی خوشکە بەرامبەر بە برا. ینی براکە لێرە وەک برا خۆی نیشانی خوشکەکە دەدا، خوشکەکەش وەک خوشک خۆی نیشانی براکە دەدا، براکە وەک خوشکەکەی دەبینێ، خوشکەکە وەکو براکەی دەبینێ. یعنی لێرە دوو پرۆسەیە، نیشاندانەیە و بینین هەیە. یعنی دەکرێت بۆ نمونە مێینەیەک هەست ئەو دۆخە سایکۆلۆجیای وەری دەگرێ وێنای خوشکێک بدا بە کەسێک کە برای نییە بە خوێنی، بەڵام بۆ نمونە کەسێکە نێرینەکەی بەرامبەر وێنای خوشکێکی پێ نەدا بیکاتە بابەتێکی سێکسی، ینی وێنای ئەوەی پێ بدا کە ینی بابەتە بۆ هەستە سێکسێکە. ئەمە لێرە هەمووی وێناکانن لە ڕاستیە، یعنی ئەمە ئیلاقەی بەوەوە نییە ژنەکە مێینەکە پۆشراوە یا پۆشراو نییە، ئیلاقەی بەوەوە هەیە چۆن خۆی نیشان دەدا و چۆن دەبیندێت. و ئەوەی ئەمە تەحدید دەکا مۆراڵە، چونکە مۆراڵە دێ وێناکان لە ناو ئێمە دادەمەزێنێ و پێشمان دەڵێ بەم وێنایە کێ ببینە و بەو وێنایە کێ ببینە و لە کوێ ببینە، یعنی شوێنەکان هەمووی دیاری کراون. وێناکانیش ئەمانە بە شکلێکی ئۆتۆماتیکی لە پەیوەندیەکانە خۆیان کار دەکەن، ینی وەکو چۆن ئێمە ئێستا من بە شکلێکی ئۆتۆماتیکی قسە دەکەم بە سیستەمێکی زمانی بەبێەوەی بیرکەمەوە سیستەمەکە بەکاربێنم بۆ قسەکردن. ئەو مۆراڵەش وەکو سیستەمێک وەکو نەریتێک ئیش دەکا، وەکو جیازێک مەکینەیەک ئیش خۆی ئیشەکە دەکا، خۆی ئەو وێنەیە لەو کاتا حازر دەکا. بۆ نمونە کاتێک تۆ خوشکەکەت دەبینی وێنای یەکسەر وێنای خوشک حازر دەکا لەلات، دایکت دەبینی وێنای دایک حازر دەکا لەلات، براکەت دەبینی وێنای برا، هاوڕێکەت دەبینی وێنای هاوڕێ، کارمەندێک دەبینی کە لەگەڵ یای لە مەکتەبا وێنەی کارمەندێک دروست دەکا. و لە بەرامبەر ئەمانە کۆمەڵێ هەست هەیە، هەر یەکەیان هەستی خۆی هەیە، هەستێکەیە کە تۆ هەتە لە بەرامبەر کەسەکە. بۆ نمونە بەڕێوەبەر کەسێ بەڕێوەبەرتە تۆ هەستێکت هەیە، بەس ئەم هەستەش تەحدید کراوە، ینی لەناو مۆراڵەکە تەحدیدی کردووە چۆن بێت. و ئێمە یەک دنیا هەستمانتیایە کە مۆراڵەکان کارایان دەکەن و ئێمە ڕادێنن ئەوەستانەمان هەبێ بەرامبەر بە یەکتر، هەر وەکو تامەکان وانە مەستانە. بۆ نمونە لە ناو چەشەی منە 1 ملیار چەشە هەیە، تام هەیە،
یعنی میوەیە کە من قەت تاقیم نەکردووەتەوە کە تامەکەی نازانم من کاتێ دەیخۆم ئەو تامەی کە تا ئێستا نم کردووە چالاک دەبێت لە ناو زمانمە لەبەر ئەوە ئەم چەشانە ئەم تامانە یعنی بە ملیۆنەها تام لە ناو زمانی منە هەیە بەڵام بەشێکیان بەبوونەی ئەوە کە ڕایەنراون لەسەر ئەوە تامی شتەکەی کردووە بەشێکیان کارابوون چالاک بوون دایان ناسینەوە بەشێکیان نەبوون بۆ نمونە کەسێک تا ئێستا تووی نەخوارد بێت نازانێت تامی توو چۆنە کە توو وەرەوە نییە شیرینە توو شیرینێکی تایبەتە و ئەو تایبەتمەندیە تامە لە تووە هەیە لە هیچ شتێکی ترانی ینی تامێکی تایبەتە بە توو و ئەم تامە ئێمە تا ینی شتەکە بابەتەکە بەر تامەکە نەکەوێ و تامە لە ناومانە کارا نابێ ینی ناکارایە ناچالاکە هەستەکانیش بامان شێوە و چەندها هەست لە ناو ئێمە هەیە و لە ناو مۆڕاڵێکا کۆمەڵێک لە هەستەکان چالاک کراون کۆمەڵێکیان چالاک نکراون لە ناو مۆڕاڵێکی دیاریکراوە ئەو وێنایانە تەمان هەستەکان ڕەبتن بە وێناکانەوە وێناکانن هەستەکانیان بەرامبەر دەجوڵێ نەک وێنەکان وێناکان لەگەڵ هەستەکە ڕەبت کراون ینی بە وێناکان هەستەکە چالاک کراوە لە کەسەکە و لێرەوە ئەو پەیوەندیانە دروست دەبێت ئەگەر بمانەوێ پەیوەندی نێر و مێ لە مۆڕاڵە ناپیشەیەکە کە بۆ نمونە لەسەر جادە لە دەرەوە لە هەر شوێنێکی تر کامانە لە پەیوەندیان یەکتری دەبینن سەیری یەکتر دەکەن بۆ نمونە لە بازار لە سلەیمانی کاتێکە تۆ دەچیتە بازار ئەو کچوو کوڕ یەکتر دەبینن چۆن هەرسو کەوتی بینینیان چێ خوی بینینیان بۆ یەکتر چۆنە ئەی لە ئەوروپا کاتێ دەچیتە بازار ئەم ژن و پیاوانە خۆکانیان چۆنە وێناکان چۆنن بۆ نمونە لە کەنار دەریایەکە کە لە ئەوروپا ژن و پیاوەکان پێکەوەن ئەم وێناکردنیان بۆ یەکتر چۆنە ئەی ئەگەر یەکێکی ئێرە کە بینینی ینی بەم وێنایانە ڕایەنراوە و بە وەستانە ڕەبتن بە وێنایانەوە بیبیت بۆ ئەوێ چۆن چی دەبێت چی ڕوودەدا و ئەو پەیوەندیانە ئایا کۆدیا و بەشەیە لە بینی بینینی نێرینەیەک و نێرینەیەکی کورد و بۆ نمونە یا عەرەب لەگەڵ مێینەیەکی ئەوروپی لە کەنار دەریایەکە یا ئەم کۆدیا و بەشە لە بینی نێرینەیەکی ئەوروپی و مێینەیەکی ئەوروپیا هەیە و یەکتر دەخوێننەوە لەوێ وێنا دەزانن وێنای یەکتر چۆن بکەن و چۆن خۆیان پیشانی یەکتر بدەن و لێرەش بە جۆرێکی تر ژن و پیاوەکان هەم بینین و هەم پیشاندان خۆ پیشاندانیان بەرامبەر بە یەکتری بە مۆراڵێک ڕێکخراوە خۆی وێنا دەکاتەوە لای ئەو تا ئەو وا بیبینێ و ئەویش ئەو وەستەی کەتیایەتی ئەگەر وا وێنای کرد وا دەیبینێ بەڵام ئەگەر وا وێنای نەکرد وا نایبینێ لەبەرەوە ئەمە شتێکی جەبری نییە ئینسان حەیوان نییە ئینسان دەتوانێت ئەوەی بایۆلۆجیە کۆنترۆڵیکە و ئینسان بەوە ئینسانە بەوە ئازادە بەوە ئیختیار لە دەستایەتی دەتوانێت دەستکاری وێناکانی بکە تۆ دەتوانی کەسێک کە بێگانەیە وەکو خوشکەکەتی تابینی وێنای خوشکی تیا بکەیت کە وەکو خوشکت بینیت و ئەویش تۆی وەکو برابینی ئەو هەستە چالاک نابێت بلۆک دەبێت چونکە وێناکە هەستەکە لەگەڵ خۆیان دێنێ یا چالاکی دەکا یا چالاکی ناکە و سیرکردنی ئەمە وەکو شتێکی بایۆلۆجی ناچارانە بەڕاستی ئەمە بیرکردنەوەیە کە نەزانستیە نە ئەزمموی مرۆڤایەتی قبولی دەکا و ئەمە قبول ناکرێت لە ڕاستیە چونکە ئێمە لە ژیانی خۆمانە خۆمان دەزانین هەموو ئینسانە دەزانێت لەکوێ ئەو وەستانەی ئەکتیڤ دەبن یا ئەکتیڤ نابن و چۆن لەکوێیە ئایا لە جەستەکەیە
واگەر ئەمە شتێکی ناچارانەیە دەبێت بۆ هەمووی وابێ. ئەمە گەر ینی وەکو چۆن هەموو جارێ ئاگر دەست و تێنێ دەبێ ئەویش وابێت و یاسایەکی فیزیکی لەو جۆرە بێت. بەس ئەمە یاسایەکی ناچاری نییە، جەبری نییە، وە لە ئینسانە جەبری نییە، لە حیوانات تا جەبریە، چونکە حیوانات عەقڵی نییە، بە پاڵنەرەکان کار دەکا. حیوانات مۆراڵی نییە، مۆراڵی هینێکی سروشتیەیە، نەریتێکی سروشتیەیە، حکمی دەکات و تەواو. ئێمە ئینسانین، ئێمە وێناکان دادەنین، ئێمە وا دادەنین سنووری مەحرەمیەت لە بینی لە کۆمەلگا چەند بێت. سنووری مەحرەمیەت کۆمەلگا هەیە لە ئامۆزا و ئامۆزازا و زازا و ئەمانە تێدەپەڕێ، ئەمانە هەمووی مەحرەمن، نابێت زەواج بکەن و وێناکانیان بۆ یەکتر جیاوازە و هەشە ئەم سنوورە بچووک دەکاتەوە. بۆ نمونە کۆمەلگا هەیە لەوانەیە وەکو بڵێ خاڵۆزا و ئامۆزا و ئەمانە بۆیان هەیە و وێنای یەکتر بکەن وەک نێر و مەیەک بۆ هاوسەرگیری. کۆمەلگای تر هەیە ئەمە فراوان دەکات.